ئەم بڕگەیشمان باس لە بردنەوەی هەڵبژاردەی نیشتیمانی عێراق دەکەین کە لیاریەکی زۆر باش لە ژاپۆنی بردەوە. بێگومان ئەمە ئەوەی دەرخست کە عێراق پڕە لە یاریچی باش، پڕە لە ئەزمموی باش کە توانیویانە بەسەر یابانە کە یەکێکە لەو نادیانە، یەکێکە لەو هەڵبژاردنانەی کە توانیوێتی لە زۆربەی جامەجییانەکان بەشدار بێ، کە ئەمە ژوای کردووە ترسێک لەلایەن بەرامبەرەکەی دروست بێ. بەڵام عێراق توانیوێتی خۆشببختانە دۆنێ کە دڵی هەموو عێراقیەکانی خۆش کردووە، لەو بڕواایەم دڵی هەموو نیشتیمانی عەرەبیشی خۆش کردبێ لەبەرەوەی عێراق لەلای ئەوان وڵاتێکی عەرەبیە و بەڵام لەلای ئێمە لەسەرەوە وڵاتێکی کوردستانیە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەدنان باس و گفتوگۆ لەسەر هەڵبژاردنەی عێراق و تواناکانی هەڵبژاردەی عێراق دەکەین و ئێستا هەڵبژاردەی عێراق لە لووتکەیە بۆچی وایە ئەو هۆکارانە چین کە زیاتر بەرەو باشتری بەرێ، ئەو هۆکارانش چین کە عێراق نەتوانێت ئەم جامە بەدەست بێنێ. مامۆستا بەیانی باش. یعنی باش، زۆر سپاس بۆم میوانداریتان، هیوادارم هەر دەما دڵخۆش بین هەمومان. ئینشاڵڵا. پێمان خۆشە بێ شیرین خان نەک لە هەڵبژاردەی عێراق لە هەموو ئەو بابەتانی تریش دل لە سینەما بێ، لە هونەر بێ، لە ڕاگەیاندن کارەکانمان بێ، لە شانۆ بێ، لە تیپە ئەوانەی کە بۆ نمونە لە کەرکووک بێ ئەگەن و یاخۆت ئەو کەسانی کە دەفەریش ئیشەکان دەکەن. بابینە سەر ئەوەی کە هەڵبژاردنەی عێراق دۆنێ یاریەکی باشی ئەنجامدا، هۆکارەکەی چی بوو یاخود عێراق ئەو توانایی هەیە بەڵام دەری ناخات. سەرەتا زۆر سپاس، من لێرەوە پیرۆزبایی لەسەر جەمهاندەران و خەڵکی عێراق بەگشتی و هەموو کوردستانیانی ئازیز دەکەم بە بۆنەی بردنەوەی هەڵبژاردەی عێراق لە هەڵبژاردەی یابان کە ئەمە 42 ساڵ بەسەر ئەم بردنەوەیە تێپەڕێ. لە ساڵی 82 عێراق جارێکی تر توانوێتی لە یابان بەرێتەوە. ئێستا لە 2024 توانی جارێکی تر لێی بەرێتەوە. ئەمە بۆ خۆی سەرکەوتنێکی مەزنە وە کارەکان زۆرن لە پشتی ئەم سەرکەوتنەوە. یەکەمی لەوێەوە دەست پێ یەکەم کە لە پشت هەموو سەرکەوتنێکە و کۆمەڵە سەربازی ون هەیە کارەکەن. حەزەکەم من لەوانەوە دەست پێ بکەم کە ئەویش یەکەمیان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقە کە بە هەموو توانای عێراقەوە مادی و معنەوی پاڵپشتی یەکێتی تۆپی پێی عێراقی کردووە بۆی ئەنجامەکانی بەم شێوەیە بێ و دڵی عێراقیەکان خۆشکە کە تەنها هەناسەیە، تەنها دەرگایە، تەنها شوێنە کە هەموو عێراقیەکان بەبێ جیاوازی لەوێ کۆ بنەوە ئەویش تۆپی پێیە. لە پشتی ئەوانیشەوە حتمەن سەرۆکێکی بەهێزی وەکو کاپتن ئەندارجال هەیە کە توانیوەتی بە ئامانەتەوە بە پاچی و بە گەردوونی کارەکانی بەرێتە ڕێوە لە ژێر هیچ فشارێک نەتوانراوە تەسیری لێ بکە. بۆیە کارەکانی هەم لە یەکێتی تۆپی پێ هەم لە هەڵبژاردەکانی عێراق زۆر بە سەرکەوتوانە بردووە. زۆر ڕێگریان کرد لە بەردەمەوەی کاساس ڕاهێنەرێکی باش نییە و ڕاهێنەر نەبووە وا بووە و بەڵام ئەو ئیسراری کرد کە ئەبێ هەر ئەم بێت و کۆتایەکەشی ئەوە دەرئەنجامەکەی وابوو. لە پشتی ئەوانشەوە یونس مەحموود کە کارکتەرێکی زۆر بەهێزە، یاریزانێکی بەتوانا و ناوداری عێراق و کەرکوچیەکی ئەسیڵە، ئەویش هاندەرێکی باشە، پاڵپشتێکی باشە بۆ یاریزانەکان لە کاتی یاریەکان، لە کاتی مەشقەکانە و هەموو ئەندامەکانی تریش پاڵپشتی باشن بۆ ئەم هەڵبژاردەیە. ئەمجا بینە سەر ناو هەڵبژاردەکە هۆکار چییە ئەوە نەبەهێز بووە. یەکەم نەریتی شۆڤێنی دەرکراوە لەم هەڵبژاردەیە. ئەمە خۆی لە خۆیان سەرکەوتنێکی گەورەیە. جۆ بەوە نەدراوە ئەم یاریزانە کووردە، مەسیحیە، عەرەبە، سوننەیە، شیعەیەکیە، گرنگەوەی ناوی عێراق و ئاڵای عێراقی بەرزەوە کردووە. ئەمە خۆی وای لێ کردووە کە کۆمەڵە یاریزانی کە لە هەشتاکان و هەفتاکان باوکو دایکی ئەم یاریزانانە کەوتونەتە دەرەوەی وڵات، ئێستانەوەکانیان پێگەیشتووە ئەم کاساسە توانی لە ڕێی پەیوەندیەکانی خۆیەوە و لە ڕێی پەیوەندیەکانی یەکێتی تۆپی عێراقەوە هەموو ئەو یاریزانە باشانەی کە لە دەرەوەی وڵاتن بگەڕێنێتەوە بۆ ناو وڵات و بتوانن بە ناو عێراقەوە کار بکەن. ئەمە
خاڵی یەکەمە. خاڵی دووەم چۆن توانی ئەم پەیوەندیە بەهێز بکات لە نێوان یاریزانانی دەرەوە و یاریزانانی ناوی عێراق کە ئەوانەی ناوی عێراق هەردەم فشاریان لەسەر لەلایەن ڕاگەیاندنەوە کە بۆچی خەڵکی دەرەوە بێ بۆ عێراقیەکان دەرەوە بێ لە ناو خۆ یاریزانی زۆر باشمانەیە، بەڵام توانوێتی بە عەقڵێتێکی ئەوروپی ئەو یاریزانانە وا لێک بکات کە وەکو برا وەکو یەک تیم وەکو یەک دەست بە یەکەوە کارەکانیان بکەن. لەگەڵ ئەوەشە گرنگترین خاڵی بەهێزی خاڵی عێراق دوێنێکە لە یاریەکە ئەوە بووە دوو خوێندنەوەی ڕاهێنەرەکە بووە لە چۆ هەستی کردووە زەپەری پێبەن فریا کەوتووە ئەو جێگانە بە سەریعی پڕ کراوەتەوە. دووەمیش لیاقەی بەدەنی عێراق بۆ یەکەم جارە هەڵبژاردەی عێراق بتوانێت مقاومەی فشارێک بکات لەسەر لەگەڵ هەڵبژاردەیەک کە ئاستی زۆر بەرزە لە چاو ئێمەیە. و خاڵێکی لاوازی یابانتان بۆ باس بکەم ئەوەیە کە یابان بە تیپێک تەماشای عێراقی کرد کە تیپێکی زۆر ئەتیادیە لە بەردەمی خۆی ڕناگرێ بە خۆبایی بوونەوە هاتنە ناو یاریگا. ئەوەش زیرەکی ڕاهێنەرەکە بوو دووبارەکە لە ڕۆژنامەکانە کە قسەیە کرد ئەیوت یابان تیپێکی زۆر بەهێزە، ئێمە بۆەوە نەهاتووینە کاسەکە بەرین، ئێمە ناتوانین بەرەنگاری یابان ببینەوە ئەوەی پێمان بکرێ بەرامبەریەکەین. ئەمە وای کرد کە لە تیپی بەرامبەر ئەوەنەیتر لە خۆیان بایی بن کە خۆیان زۆر گەورن، بەداخەوە ئەوان عەقڵێتێکی کلاسیکی شەرقیان کرد، عێراقیش بە عەقڵێتێکی ئەوروپی باش کاری کرد لەسەر هەڵبژاردەی یابان. کاوەپێ لە یاری تۆپی پێ یەکەم جارە پەیاممان پێگا کە کارکردن بە تیمۆرگ چەند گرنگە و چەند تیشکە خاتە سەرەوەی کە تۆ چارەنووسە گرنگکە بگۆڕیت. مامۆسا عێراق کە لە ژاپۆنی بردەوە کە یەکێک بوو لە یەکەمینەکانی پاڵەورە بۆ جامی ئاسیا، ئێستا عێراق بەم بردنەوە مێژوویەی کە چوە قۆناغی 16 تا چەند ئەرک و بەرپرسارەتەکانی قورس بۆ تا چەند پێویستی بە پلانی تۆکمەیە بۆی لە قۆناغەکانی داهاتووش بە هەمان شێوە ئێستا سەرکەوتوو بێت. بەتاکید ئێستا کاری عێراق قورس بوو، بەڕاستی سەرکەوتن لە قۆناغی گروپەکان ئاسانترە وەکو لە قۆناغی 16 تا قۆناغی 8 تا قۆناغی 4 لەبەرەوەی لەوێ بە یەک یاریەک بە یەک هەڵەی یاریزانێک کۆتایی بە هەڵبژاردەیەک دێ مەلاین دۆلاری تیا سەرف کراوە. بۆیە لە ئێستاوە عێراق کەوتە بەرچاوی هەموو ئەوانەی کە ماونەتەوە بەرامبەر عێراق کە عێراق تیمێکە گاڵتەی لەگەڵ ناکرێت تیمێکە ئەتوانێت تیپە گەورەکانی جیهان ببەزێنێ بەو ئەزمونەی کە پەیای کردووە. بەڵام ئەوەشمان لەبیر بێ عێراق بەڕاستی تیمە، یعنی تیمێکە یەدەگەکەی کە دانیشتووە لە ئاستی ئەو یاریزانانەیە کە یاریەکەن. هەر دوێنێکە کە کاتێ سێ گۆڕانکاری کرد هەر سێ گۆڕانکاریەکەی سەرکەوتوو بوو لەو شۆنانەی کە پێویستی پێبوو بە گۆڕانکاری لەو شۆنانە گۆڕانکاریە کرد. بۆ نمونە دەرکردنی عەلی جاسم لەوەیە خەڵکێکی زۆر بڵێ چۆن عەلی جاسم دەرەکە باشترین یاریزانی گەنجی و لێهاتووی عێراقە لەمڕۆیە، بەڵام عەلی جاسم کۆتایی پێهاتە بوو، یعنی 5 دقە زیاتر بوو. من دانیشتە بووم لەگەڵ کۆمەڵە برادەرە وتم ئەگەر من ئێستا ڕاهێنەر بم عەلی جاسم دەرەکەم لە بەرۆی ون بووە تەواو بووە لە ناو یاریگاکە 5 دقەی پێ نەچوو کاساس یەکسەر دەری کردە دەرەوە. وتیان ئەڵێ ئیتساڵتەیە، وتم نا ئیتساڵ نییە، خوێندنەوەیە. ئەو ڕاهێنەرێکە نەوەستاوە لە قەراق ساحەت تەماشاکەر بێ، ئەبینێ لە چۆ خەلەلەکانی هەیە لەوێ چارەسەرێکە. بۆ نمونە لە لای چەپی ئێمە 3-4 یاری زۆر وردیان کرد هەڵبژاردەی یابان لە دەقەی 75 ئەوانە بوو، یەکسەر نەیهێشت سێم جار ببێتەوە گۆڕانکاریەکی کرد، میرخاسی داگرد ئەوێت 2 تاک چەپی بە یەکەوە دانا و توانرا ئەو کۆنتترۆلی ئەو زەختە بکاکە لەوێەوە کراوەتە سەریان. ئەمە خوێندنەوەی ڕاهێنەرە. بۆیە ئەرکی ڕاهێنەرەکەمان لە ئێستاە قورستر بووە، ئەرکی یەکەیەکە یاریزانەکانی دەرەوە و یاریزانەکانی کە یاریشەکەن بە لە پێشەوە بڵێن قورستر بووە. بەڵام کاتێکیش کە تۆپ هات لەگەڵ تۆیا بوو ئیتر ناپرسێت تۆچی، ئەمە واقعەیەکە ئەبێت لە تۆپی پێ ئەوە بزانین. عێراق مفاجعەی نەکرد، عێراق
بە ئەزمون و بە یاریکردن توانی یابان شکست بە یابان بێنێ. بۆ یابان ئێستا لە قۆناغێکایە بە خۆیە چێتەوە. من دڵنیام ئەگاتە یاری کۆتایی هەموو ئەو بربەستانەی بەرامبەری ئەشتێنێ لە بەرەوەی لێدانێکی زووی لێدرا لە قۆناغێ بوو ئەتوانێت تاویزیکە. ئەمە لە قۆناغی 16 و 8 وایە کۆتایی پێهات و ئەکرایە دەرەوە و بۆیە من تەسەورەکەم هەڵبژاردەی عێراق بەم ئاستە و بەم خوێندنەوەی ئەگەر بێت و تەدەخولاتی لابەلا و ئەوانە نەکرێ من دڵنیام کاساس لە هیچ کەسێ قبول ناکە لە کارەکەی بێتە پێشەوە. بۆ نمونەش یاریزانێکیان هێنابەوە کە پیشەگەرێکی باشە ئەو قەنەعەتی پێ نەبوو یەکەم یاری پێ بکە ناردێ سەرەوەی لە مدەڕەج دانیشت بوو لە یەدێکیش نەبوو. دوای یاریەکە زۆر کێشەیان بۆ دروست کرد زۆر لە ڕووی ڕاگەیاندن و ئەوانە ئەمە یاریزانێ باشە و ئەم یاری پێ ناکە گەیشتە ئەوەی ململانیەکان وای لات ئەو یاریزانە کۆتایی پێهات گەڕایەوە بۆ دەرەوەی وڵات و ئەو ئیسراری کرد لەسەر ئەوەی خۆی ڕاستە نەک ئەوانەی تر ئیتر دواتر کۆمەڵێ شتی لا بەلاش کەشف بوو کە هۆکار چییە ئەم نایەوێ ئەم یاریزانە یاری بکە. بۆیە عێراق هەردەم ئەوەنە لە ناوخۆ کێشەی بۆ دروستە بێ لە دەرەوە کێشەی بۆ دروست نابێت لەگەڵ ئەو پەڕی ڕێزم کە من ئێستا لە بەردەم دوو ڕاگەیاندن کار و لە دەستگایکی ڕاگەیاندن دانیشتومە هەڵبژاردەی عێراق تووشی زۆر کێشە بوو بە بۆنەی ڕاگەیاندنەوە کێشەیان بۆ دروستە کرد ئیتر ئەوەی کە بە پارە لە دژی هەڵبژاردەکە بێ بە پارە لە دەرەوەی وڵات بێکاری بۆ بکەن بەڵام هیچی تەسیری دەکرد لەسەر هەڵبژاردەی عێراق توانی هەڵبژاردەیە تێپەڕێنێ کە لە ماوەی ڕابردووە توانووی لە ئەڵمانیا 4 گۆڵ بکە لە کۆلۆمبیا 6 گۆڵ بکە. بۆیە ئەمە ئاسان نییە هەروە بەڵام ئەمە خۆشیەکی کاتیە بەڕاستی ئەبێ هەموو عێراقیەکان و هەموو شرۆڤەکاران لەوە تێبگەن کە ئەمە خۆشیەکی کاتیە خۆشیەکان لە دواوەیە ئەگەر ئەم هەڵبژاردنێمان بەم ئاستە و بەو بڕوابوونە بەخۆی بێتەوە ناو یاریگاکە ئەتوانێت خۆشیەکانمان بەردەوامی پێ بدە. بێگومان لایەنە دەرونێکی یاریزانانیش زۆر پێویستە لە ئێستادا دەستی ڕاهێنەران چی بکەن پاڵپشتێکی باشی هەموو ئەو یاریزانانە بن کە بۆی غرورێک یاخود لوتبەرزێک نەیانگرێ کە لە یابانیان بردوێتەوە لە بەرەوەی قۆناغی 16 قۆناغێکی ترە بە یەک یاری پێما بێ دەردەکرێتە دەرەوە کە ناتوانێت بگەیتە قۆناغی 8 و 4 و یاخود بەرەو لوتکە بڕۆی چی بکرێت باشتر یاخود ئەو پێشنیارانەی کە لە ئێستادا لایەنە دەرونیەکە بۆ یاریزان لە بەرەوەی بەڕێزت ئەزمونێکی باش تێوە ڕاهێنەر بوویتەوە لە ڕابردوودا یاریچیەکی زۆر بەتواناش بوویتە ئەو پێشنیارانە چین؟ بە تەکید ئەوەی لەگەڵ هەڵبژاردەیە عێراقا هەیە دەروون ناسیشی تایە خۆی پێویستە ئەم یاریزانانە کۆمەڵێکیان بۆ یاری ئایندەیان وەکو یەدەکیا لەسەرەوە پشویان پێ بدرێت لە بەرەوەی تووشی ماندووبوونێ زۆر بوونە بە تایبەتی سعد ناتەقی بەرگری کار و ئەیمەن تووشی ئیسابەیەکی خەفیف بووە و دڵخۆشکرد لەوەیە کە ئێمە زۆربەی یاریزانەکانمان پیشەگەرن. یاریزانی پیشەگەر جیاوازەیە لەگەڵ یاریزانی ناوخۆ با بڵێن لەبەرەوەی یاریزانی پیشەگەر یاریزانێکە عەقڵێتێکی گەورەتری هەیە ئەزمموی هەیە لە یاری گەورەکانە پێگەیشتووە بۆیە ئەو یاریزانانە لە خۆبوونیان زۆر کەمە ئەمە کارێکە یعنی ئاسانکاریە بۆ هەڵبژاردەکە. دووەمیش پێویستە ئێستا کاسیاس ئەو یاریزانانەی کە فرسەتی نەداوە پێیان بەرامبەر ئەندەنووسیا بەرامبەر ڤێتنام فرسەتیان بداتێ بۆی ئاستەکانشیان زیاتر دەرکەوێ ئەو یاریزانانەی کە دوو یاری ڕابردوو یاریان کردووە هەندێک پشویان پێ بدات بۆ ئەوەی هەم لە ڕووی نەفسیەوە هەم لە ڕووی جەسەدی جسمیەوە بۆی بتوانن پشتوێکی باش وەرگرن و پێویستە لە ڕاگەیاندن و لە هاندەر دووریان بکەنەوە لە بەرەوەی ئەمە خۆی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ هاندەران و خۆشەویستیم بۆیان یەکێ لە هۆکاری غروربوونی خۆباییبوونی یاریزان هاندەرەکانە کە زیاد لە پێویست ئەڕۆنە پێشە و احتمام سێرەکەی بە کەسێک ئەدەن ئەو کەسە لە خۆی باە بێوازانێ ئەمڕۆ ئیتر هەموو دنیا ئەوە بۆیە من دڵنیام هەڵبژاردەی عێراق لەسەر ئەو
کەیسە کارێکی باشەکە کە لە خۆیان بایی نەبن و فعلا نابێت لە خۆیان باین لە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەوانە چنە قۆناغێکی هەستیارترەوە لە قۆناغی تعویزکردن کۆتایی پێدەیانێ عێراق ئەم یاریەی هەیەی بش دۆڕێ یەکەمی گروپەکە بێت لەبەرەوەی ڤێتنام دۆڕا بە ئەندەنووسیا ئەگەر هەر حاڵەتێکیش ڕوو بدا عێراق لە هەردووچیانی بردوێتەوە بە سیستەمی خولەکە عێراق یەکەمی گروپەکەی خۆیەتی بۆیە بەرامبەر کۆریا دوور کەوتەوە لە کۆریا یابان و کۆریا بە تەکید لە یەکتریە دەن ئەوە خۆی لە خۆیان دوو هەڵبژاردەی بەهێز یەکێکیان ئەمێنێ و یەکێکیان دەرەکرێ بۆیە من بە بۆچوونی من کاری باشەکەن لەسەر ئەوەی بتوانن یاریزانەکان لە خۆیان بایی نەبن وەکو پێشووتری شوتم یەکێتی تۆپی پێی عێراق چەندەها ئەستێرەی ناوداری عێراق و جیهانی تایە وەکو کاپتن عەدنان دەجال و کاپتن یونس ئەوانش بۆ خۆیان ڕۆڵیان ئەبێ لە هێورکردنەوەی ئەو لە خۆبایی بوونەی کە ئەم یاریزانانە ئەگەر خوا نەخواستە لە مێشتیان بدات. مامۆستا بۆ هەڵبژاردەی عێراق کاساسی ڕاهێنەر پێویستە چی بکات ئیتر کە بە پرسیارەتێکی گەورە بۆ بەرنامەکانی قوڵتر بوون پێویستە چی بکات بەپێی پێشبینی بەڕێستان یاخود گریمانەتان بۆی کێشە و گرفت لە نێوان یاریزانان و هەڵبژاردەکە دروست نەبێت ئەگەر چی دەستێوەردانی دەرەکی و ناخۆی شەبێت یاخود هەوڵی دروستکردنی کێشە و گرفت دەم بۆ ئەوەی تواناکانی یاریزانان وەرگرن و لە ئاستی ئەوان کەمکەنەوە. بەتەکید پێویستە یەکەم خاڵ دوورکەوتنەوەی لە ڕاگەیاندن بۆ ئەوەی پشوویەکی نەفسی عقلی بدرێتە یاریزانەکان و پێویستە زمان حاڵی یەکێتی تۆپی پێ قسەکان بکات لەوەی تاک بچنە پێشەوە لەمانە بۆ ئەوەی یعنی ڕۆژگاری داهاتوومان قورسترە لەوەی کە ڕۆشتووە. بۆیە من دڵنیام هەڵبژاردەی عێراق خۆی بە دوورەگرێت لە ڕاگەیاندن کاساس خۆی بە تەبیعەت هەروای کردووە پێشووتریش نەهێشتۆ یاریزانەکان ئەوەنە بچنە بەردەم ڕاگەیاندن و ئەوەنە قسە بۆ ڕاگەیاندن و لە هاندەران نێزک بنەوە ئەمە هۆکارێکە کەوا یاریزان دوور کەوتوتەوە قەفیز بووە ئەوەش وای کردووە کە یاریزانەکان من شتێترتان پێڵم چەنەها جار یاریزانەکان مۆبایلەکانشیان لێوەرگیراوە بۆی ئاگیان لێ نەبێ ئەو ڕاگەاندنە قورسە کە کراوەتە سەر یەکێتی تۆپی عێراق دوورکەونەوە لەو ململانیانەی هەیە. بێگومان ئێستا عێراق لە قۆناغێکی ترایە دەمەوێت بزانین پێشنیاری بەڕێزێت بۆ وەرگرتنی ئەم کاسە لەلایەن کێوە بێەوە دەرئەنجامەکانی یاریەکانی 16 و 8 چۆنە بێت. بەتاکید عێراق بە چەند ئاستێک تا ئێستا دوو یاری کردووە بە دوو تەشکیلەی جیاواز یاری کردووە ئەمە وای کردووە ئەوەمان بۆ سەلمێنێ کە ئەم هەڵبژاردەیەکی تۆکمەیە لە هەر یاریەک بە ئاستێک یاریەکە بە تەشکیلەیەک یاریەکە بە تەختیتێکی جیاواز یاری بە پلانێکی جیاواز یاریەکە لەگەڵ ئەندەنووسیا بە شێوازە یاری کرد کە هات بەرامبەر یابان کەس تەسەوری ناکرد کە بەو شێوازەی بەرامبەر یابا 5 یاریزانی سەرەکی لەگەڵ یابانە بەشداری پێ نەکرد 5 یاریزانی تری هاوردەناوە ئەمە خۆی لە خۆی پلانی بەرامبەرەکەت تێک ئەدا لە بەرەوەی بەرامبەرەکەت پلانی داناوە کە پێشتر تۆی بینیوە بۆ نمونە هێرشبەرەکەت مهەنەدا پلانی لەسەر ئەو داناوە کە هێرشبەرەکانی عێراق ئێستا لە دوو هێرشبەرمانەیە مهەنەد و ئەیمەن دوو ئوسلوبی جیاوازیانەیە لە یاریکردن ئەیمەن یاریزانێکە بەسەر یاریەکە قاچی زۆر کەمە لە ڕووی جەستەیی بەهێز و باڵایەکی بەرزەیە هەردوو گۆڵەکەشی بەسەر کردووە لە ئەی مهەنەد عەلی جیاوازتر لەو یاریەکە ئەوەنەی بە پێی یاریەکە و توانای پێی بەهێزترە لە توانای سەری بۆیە پلانەکان لە ڕاهێنەرەکانی بەرامبەر تێکەچێت سێرەکەی ئەو یاریە مهەنەد بە سەرەکی یاری کرد یابان حسابی کردووە کە ئەم مهەنەد یاریەکە بە پلانێک کاتێک هاتۆتە یاریگا سێرەکان مهەنەدی تیانە ئەیمەن هاتۆتە ساحە تازە پلانەکە ناگۆڕێ بەو کتوپڕیەی کە لە بەردەستە بۆیە عێراق کەرەسەی باشی لە بەردەسایە یاریزانە یەدەکەکان
هیچیان کەمتر نییە لە یاریزانە سەرەکیەکان بۆیە من دڵنیام بە شێوازێکی تر بەرامبەر هەڵبژاردەی ئایندە کە ئایا سعودیە ئایا ئێرانە ئایا چێکەوێتە بەرامبەری زیاتر بۆ چوونەکان ئێران بێ ئێران لەم بتوڵەیە تا ئێستا بەو شێوازە دەرنەکەوتووە کە ترسناک بێ بەڕاستی ئەوەی کە بەهێزترین هەڵبژاردە تا ئێستا کۆریا و یابان و سعودیا و عێراق دەرکەوتونە بە بۆ چوونی من ئەم چوار هەڵبژاردەیە زۆر ئەزمون و ئاستێکی باشیان پێشکەش کردووە بۆیە تەسەورەکەم عێراق بتوانێت قۆناغی 16 تێپەڕێنێ ئەگەر ئێران بێ زۆر باشترە بێ بەڕێی من بۆی یەکێک لە گەورەکان زوو بشتێنێت و تێپەڕ بێ بۆ قۆناغێکی تر. مامۆستا باسی ئەیمەنت کرد ئەیمەن حسێنی کە هێرشبەرە و یاریزانێکی کەرکووکیشە لە پێشوە ڕەخنە و تانەوتە شەر زۆر بوو لەسەر تواناکانی ئەیمەن هەرچەنە ئەم ئەنجامە گەورەی و بردنەوە گەورەی تەنها لەسەر دەستی ئەیمەن نەبوو بێگومان لەگەڵ یاریزانانی تر بوو بەڵام ئەیمەن بە تۆمارکردنی ئەو چەند گۆڵی کە لە یاری ڕابردووا کردی چدان پێیانیانێکی هێنایەکایەوە بۆ ئاست و توانای خۆی واتە توانای خۆی تا چەند سەلمان بۆ ڕەخنە و تانەوتە شارەکان خۆی کاری ڕەخنەکان پێشووتر لەسەر ئەیمەن بوو هۆکارەکەیەوە بوو کە لە گۆڵ دوور کەوتبووەوە گۆڵی ناکرد کاتێ هێرشبەر کە دەستی کردە گۆڵکردن هەموو ڕەخنەکان کۆتایی پێدێ ئەیمەن لە دوو یاریە توانێتی 3 گۆڵ بکە ئیتر ئاستەکەی با هەر خراپ بێ با لە ڕووی تەکنیکی و تەکتیکیەوە خراپ بێ گرنگ ئەوەیە ئەو شەبەکەکەت بۆ بجوولێن گرنگ ئەوەیە دڵ خۆشکەری بداتە هاندەرانی هەڵبژار دەکەت بەڵام دوێنێکە ئەیمەن لە ڕووی جەستەیی و لە ڕووی یاریکردنیشەوە جیاواز دەرکەوت وەکو ئەوەی کە پێشووتر یاریە کرد با ڕازگۆ بین ڕاستە بۆ ئێمە فەخرێکی گەورەیە کەرکووچیەک بتوانێت هەڵبژاردەی عێراق بگەێنێتە ئاستێک دوای ئەوەی 42 ساڵ تێپەڕێ ئەمجا بتوانێت بردنەوەیکی تر تۆمار بکە و هەردوو گۆڵەکە خۆی بیکە ئەمە بۆ ئێمەی کەرکووچی فەخرێکی گەورەیە و ئەیمەن ئاستەکانی یاری ئەکا متەدەبدە بە ڕوونی بڵین لە یاریەک لە هەفتەیەک لە مانجێک بۆ مانجێکی تر جیاوازی هەیە خۆشبەختانە لەم دوو یاریە باش دەرکەوت بە تایبەتی لە یاریەکەی یابانە بەڵام من لێرەوە پەیامێکمەیە بۆ ئەم دەرکردنی باشترین یاریزان بەڕاستی زوڵمێکی زۆرە تەنها هێرشبەرەکان ئەکەنە باشترین یاریزان لەم خولەیە ئەو هەموو بەرگری و ئەو هەموو فیداکاریەی کە بەرگریەکانەیکەن کە ئاستێکی زۆر پێشکەشەکەن هیچ احتمامێکیان پێ نەدراوە بۆ نمونە من بۆ خۆم دوێنێ ئەحمەد یەحیان بە باشترین یاریزانی هەڵبژاردەی عێراق دوێنێ دەستنیشان کردووە لەبەرەوەی ئاستی نەک بەس بەرگری کرد گۆڵی دووەمی لە بەرگریەوە هێنا تا گەیانێ سەر ئەیمەن تەنها کەلەکەی بردە پێشەوە کە دێ ناوگۆڵەکە هەموو جوهودەکە جوهدی ئەحمەد یەحیا بوو بێ لەوەش توانی ئاستی یاریزانێکی ناوداری دەوری ئیسپانی ڕاگرێت کە پێڵەن میسی یابان توانی ئەو یاریزانە ڕاگرێت کە هیچ خطوورەیەکی نەکردە سەر هەڵبژاردەی عێراق بەرامبەر ڕیال مەدرید و بەرشلۆنە ئەو خطوورە ئاکاتە سەریان بۆیە دوێنێکە من بەڕاستی لەم ئەحمەد یەحیا پاڵەوانی یاریەکەی عێراق و یابان بوو بەڵام بەداخەوە تەنها ئەوان احتمام و ئاستەکان ئەدەنە هێرشبەرەکان لە هەموو یاریەکانی تریشان نەک تەنها ئەوەی عێراق. بەڵێ بەڕێز عەدنان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ شیکاریەکانت بۆ ئەم بابەتەی کە باسمان لە هەڵبژاردنی عێراق کرد بەیوام لە یاریەکانی ترە زۆر باشتر بێ بەیوام کاسەکەش بەدەست بێنین هەموو عێراق جارێکی تر وەکو 2007 دڵخۆش بینەوە. بەڵێ بینەران زۆر سپاس بۆ ئەوەی تا ئێستا بینەرمان بوون لەگەڵمان نابوون هەواڵ و زانیاریەکان و بابەتەکانی ئەمڕۆتان بەدڵ بوو بێ بە هیواین هەر شاد و بەختەوەر بن تا بەیانی باشێکی تر خواتان لەگەڵ.